مەترسی دەکرێت بەردەوامبوونی ململانەی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران عێراق ڕوبەڕووی ئاڵنگارێکی استراتیژی قورس بکاتەوە و مەترسیەکی گەورە لەسەر کەرتەکانی ئابووری و ئاسایش و سەقامگیری کۆمەڵایەتی ئەو وڵاتە دروست دەکات. چاودێران دەڵێن بەهۆی پێگەی جوگرافی و ئاڵۆزی گۆڕەپانی ململانێ و جەنگی نێوان واشنتۆن و تاران وەک هەڕەشێکی استراتیژی جددی بەرۆکی عێراقی گرتووە. عێراق بە شێوەیەکی سەرەکی پشت بە داهاتی نەوت دەبەستێت. کەرتی وزە و بازرگانیە دەرەکیەکەی بە ئاسانی لەژێر کاریگەری ژینگەی ناجێگیری ناوچەکەدایە. گەرچی بەغدا بە فەرمی لایەنێک نییە لە ململانەیەدا، بەڵام بەهۆی ئابووریە شڵەژاوەکەیەوە پاراستنی بێلایەنی و هاوسەنگکردنی پەیوەندی استراتیژیەکانی لەگەڵ ئەمریکا لە بەرامبەر پاراستنی تۆڕی فراوانی ئاڵوگۆڕە سیاسی و ئابووریەکانی لەگەڵ ئێران بووەتە هاوکێشێکی پڕ لە ئاڵۆزی و مەترسی. یەکێک لە ئاڵنگاریە هەرە گەورەکان ئەگەری سەپاندنی سزای لاوەکیە بەسەر دامەزراوە دارایی و کۆمپانیا عێراقیەکاندا. قەبارەی بازرگانی نێوان بەغدا و تاران ساڵانە زیاتر لە 10 ملیار دۆلار تێدەپەڕێنێت. ئەمەش وا دەکات مامەڵە بازرگانیەکان ببنە هۆکاری سزادانی عێراق لەلایەن ئەمریکاوە. هاوکات جەنگی ئابووری و مەترسیەکانی سەرگواستنەوەی نەوت لە گەروی هورمز زیانی کوشندە بە داهاتی نیشتیمانی عێراق دەگەێنێت، تەنانەت ئەگەر عێراق لە ڕووی سەربازیەوە هیچ ڕۆڵێکیشی لە ململانەکاندا نەبێت. لەلایەکی دیکەوە دەرەنجامە کۆمەڵایەتیەکانی ئەم دۆخە بە خێرایی باری سەرشانی خێزانە عێراقیەکان قورستر دەکات. بەرزبوونەوەی تێچووی گواستنەوە و گرانبوونی نرخەکانی خۆراک و کاڵە هاوردەکراوەکان و کەمبوونەوەی دەرفەتی کار لە وڵاتێکدا کە ڕێژەی هەژاری تێیدا بەرزە، زەنگێکی مەترسیدارن بۆ تێکچوونی باری گوزەران. ئەم قەیرانە ئەگەر وەک ئەوەی مەترسی دەکرێت سەر هەڵبدات، نەک هەر کاریگەری لەسەر بودجە و کارەبا دەبێت، بەڵکو دەکرێت ببێتە هۆی تێکچوونی سەقامگیری کۆمەڵایەتی و ئاسایشی ناوخۆیی. بە پێی راپۆرتێکی دامزراوەی نۆ کۆڵد وۆر، بژاردەکانی عێراق لە نێوان هاوپەیمانەتی مەککە و کێبڕکەی ئەمریکا و ئێراندا زۆر سنووردارن. ئەم هاوپەیمانێتیە کە وەک ئامادەکاریەک بۆ قۆناغی دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەبینرێت، ئەگەرچی ڕاستەوخۆ ئێران ناکاتە ئامانج، بەڵام ڕەنگە گرژیە ناوچەیەکان زیاتر بکات و بەرەوکردەوەی دوژمنکاری نوێی ببات. گەرچی حکومەتی عێراق جەخت لە بێلایەنی دەکاتەوە، بەڵام تەنیا ئەم هەڵوێستە نابێتە فریاد ڕاست. بەو پێی شارەزایان جەخت دەکەنەوە بەردەوامی ئەم گوشارە ئابووریانە ئەگەر بە پلانی استراتیژی و هەوڵی یەکلاکەرەوەی حکومەت چارەسەر نەکرێن، دوور نییە لە ماوەیەکی کەمدا ببنە قەیرانی نێوخۆیی لە کەرتەکانی وزە و بژێوی و سوتەمەنی و بودجەی گشتیدا.